بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکە و تێپەڕبوونی زەی بچووک بە چەند ناحەیەکی قەزای کۆیەدا وای کردو جوتیارانی ئەو ناوچانە جگە لە پیشەی کشتوکاڵکردن زۆربەیان خەریکی پیشەی بەخێوکردنی ماسی بن، بەڵام وەک پێویست نەتوانراوە ئەو کەرتە فراوان بکرێت و بکرێتە یەکێک لە سامانە سەرەکیەکانی وڵات. وڵی ماسەکە لە جنوب بۆمان دێ، یعنی بەڕاستی ماسەکە پەنجە ماسی پێدەرێن، ئەوە گرانە. ئێستا ئێمە ئەو پەنجە ماسێ دەکڕین بە سحرێکی گران. ئەو ماسێ تقریبان لە 4 مانگەوە هەتا 6 مانگ ئەو جا دێتە یعنی 2 کیلۆ 3 کیلۆ، وەڵام بۆی هەیە هەتا 4 کیلۆش بڕوە. دەبێت تۆ کە ئەو پەنجە ماسێ لە مانجی 3 تێ هاوی، ئیتر حتا مانجی 12 ئەو ماسێ خواردن دەخوا. بەرام ئەو ماسێ حەز بە چیەکە؟ حەز بە ئاوکی خاوێن و پاک دەکا، حەزش بەو ئاوەیەکە ئاوەکە تۆزە ئەوە بێ گەرم بێ، حەز بە ئاوی گەرمەکە زۆر ماسی، هەتا ئاوەکە گەرم بێ ماسێکە حرەکە زیاترەکە. وەڵاهی بە زۆری ماسێ ئەو زراعەکە زۆر ماسی باشە و باشترن لە هەموو ماسێکە. دوای دروستکردنی ئەم حەوزانە کە بەشێکی کەمیان بە شێوەی ئەندازەیی دروست دەکرێن، دەست دەکرێت بە تێکردنی پەنجە ماسی کە ئەم پەنجە ماسیان لە ناوچەکانی باشووری عێراقەوە دەهێنرێن. نرخی هەر پەنجە ماسیەک نزیکەی 1000 دینار دەبێت. ئەم ماسیانە بۆەوەی پێ بگەن و وەزنەکەی بگاتە 2 کیلۆ پێویستە زیاتر لە 5 مانگ لە ناو ئەم حەوزەدا بەخێو بکرێن، چونکە بە شێوەیەکی زانستی بەخێو ناکرێن، بۆیە جوتیارەکان وەک پێویست ناتوانن سوودی لێ ببینن. هەر شتێک ئیدارەدانی تیانە بێ کەواتە تۆ زەرەرەکەی. ئەگەر ئیدارەدانی هەر پرۆژەیەک بێ لە بواری کشتتوکاڵی بێ، پرۆژەی هەندسی بێ، دەبێت ئیدارەدانەکەی زۆر باشترە وەک لەوەی کە لەسەر وەرەقە ئەڵێ چیەکەم و چی ناکەم. دەبێت ئەو ڕۆژیانی عملی بێ، ئەبێ حکوومەت وەزارەتی کشتتوکاڵ حەوز بە حەوز، فارم بە فارم، کێڵگە بە کێڵگە بگەڕێ، یارمەتی جوتیاران بدا بۆی خۆی و حکوومەت خۆی و خەڵکەکەش لەم قەیرانە دەربازی بێ، چونکە سەرچاوی کشتتوکاڵی داهاتێکە وڵات دەربازەکە لە زۆر شت، وڵات داهاتێکی ئارامە لەسەر خۆیە، تووشی کێشەی سیاسی ناکە. ماسی زیاتر حەز بە وەرزی گەرما دەکات، لەو وەرزەدا خواردن باش دەخوات، بەڵام لە وەرزی سەرمادا بە تایبەتی زستان کاتی گونجاو نییە بۆ بەخێوکردنی ماسی. لەناو ئەم حەوزانەدا پێویستە بەردەوام جوڵە و ئاوپڕژێن هەبێت بۆ ئەوەی ئۆکسیجین زیاد بکات تا ماسیەکان تووشی کەمی ئۆکسیجین نەبن. لە هەر حەوزێکیشدا دەستگای تایبەت هەن تا عەلەفەکەی تێبکرێت و کاتێک ماسیەکە هەست بە برسێتی دەکەن دێنە نزیکی ئەم دەستگایە و دەیجوڵێنن تا عەلەفی پێویست دێتە ناو ئاوەکەوە. زۆر جار لێرە لە کوردستان ماسی دەخۆین، ماسیەکە تام تاڵاییەکی لێ دێ یان تامی تەواو نییە، دەڵێ هیچ نییە ماسیەکە بۆ خۆی وایە ڕووبارە یان شتێکە. کێشەکە ئەوە نییە، کێشەکە و ئەنزیمەیە بۆتە ژەهر، ئێمە نەمانزانیەوە، لەبەرەوە تەندروست نییە ئەو ماسیە هەڵبواسرێ، یا ئەوە تا کە دەرهات نەخرێتە ناو بەفرەوە، یا ئەوە تا ڕێگایەکی تری هەیە ئەوە دەبێت ماسیەکەیان لە ناو بەفر بێ، یان ڕێگایەکی تر ئەوەیە کە ماسیەکە بە زیندوی ئەو کاتەی دەرتێنە ناو ماسیەکە بەتاڵ بکرێ، هەڵ بدڕێ بە زیندوی، لەو کاتێک کە جوڵە دەکا هەڵی بدڕین و ناوەکەی دەربێنی. ئەم ماسیانە کاتێک پێدەگەن دەبرێنە بازارەکان تا ساغ بکرێنەوە، بەڵام بەهۆی بوونی ماسی دەرەکی و هەرزانی نرخەکەی بە بەراورد بە بەرهەمی ناوخۆیی ئەم جوتیارانە وەک پێویست سوودمەند نابن. هەندێک جاریش بە نرخێکی کەم بە ماسی فرۆشەکانی دەدەن بۆ ئەوەی زیاتر تێچووی نەچێتە سەر. ئێمە ماسیەکانمان لەو گوندانەی دەوروبەری تەختەقەوە بۆمان دێت، هەمووی ماسی دەوروبەری تەختەقە دەیکڕین، ماسیەکانیشمان زۆری کار بە نوعەتەکەشی زۆر باشە، بەڵام ئێستا سەعری دابەزیوە، مانگی 3 کیلۆی ماسی ئێمە لێرە بە 10,000 دەمان فرۆش، ئێستا کیلۆی بە 6 دەیفرۆشین، بە 5 ڕوبع کەم و 5 دەیکڕین، بە 6 دەیفرۆشینەوە. خەرک زۆر کەمتر ماسی دێ دەکڕێ لێرە لەبەر ئەوەی بێموچەیە، ساڵان ڕۆژی لەوانەیە 50 کیلۆ 100 کیلۆ ماسیمان لێرە دەفرۆش، ئێستا ڕۆژی 10 کیلۆ 12 کیلۆ دەفرۆشین یا نایفرۆشین. ماسی گەورە و تازە بەرەوە ماسی بەحرەکە بەرەوە ماسی. لە بازارەکاندا جگە لەو ماسیەی کە لە ناو حەوزەکاندا بەخێوکراوە چەند جۆرێکی تریش هەن وەک ماسی بەحری کە ئەم جۆرەیان لە ناو بەحرەکاندا ڕاو دەکرێن و
جۆرێکی تریژ ماسی ناوزێن و خۆڕستکن کە لەلایەن ڕاوچەکانەوە دەهێنجێنە ئەم دوکانانە بەڵام نرخی ئەم ماسیە بە بەراورد بە جۆرەکانی ترگرانترە و ئەم ماسیەت سەوریان کەمترە تامیشیان جیاوازترە ئەو ماسیانەی ئەو زەی خۆمانە ئەو زەی تەقتەقە زەی بچووک مشتریەکانمان هینا خۆ زۆر لە هەولێر و لە کۆی و لە شارەکانەوە شدێن بۆ مشتری ئەو ماسیە ماسی گەورەشمان هەیە بەس سوتفە ئەمڕۆ بەس ئەو گچکان هاتیە بەس ئەو ماسیەوەی حەوزە منی حەوز نافرۆشم بەس ماسی زێ دەفرۆشم هیزێ هەموو نەوعیە زەردەی هەیە سوورەی هەیە ماسی ڕەشە هەیە سلت هەیە ئەوانە پێرێن سپیلکە هەموو نەوعێکەیە تا ئێستا نەتوانراوە بەرهەمی ماسی پێداویستەکانی ناخۆ پڕ بکاتەوە بۆیە لە دەرەوە هاوردە دەکرێت ماسی ئێرانی کیلۆ بە 3000 کیلۆ بە 3000 سەبارەت بە بابەتی نرخێمە ناتوانین ڕکەبەرکەی وڵاتانی دراوسێ بکەین لەبەر ئەوەی ئەوان وەکو تورکیا و ئێران ڕوبەری ئاوی زۆریان هەیە و سەرچاوی ئاوی زۆریان هەیە و بەڕاستی بەخێوکردنی ماسی لە ئاسێکی پێشکەوتوترە وەک لە هەرێمی کوردستان لەبەر ئەوە ناتوانین ڕکبەرکەیان لەگەڵا بکەین بەرهەمی ناخۆنە خێتاوەکو ئێستا لەبەر ئەوەی کە بەرهەمەکەمان نەگەیشتووەتە ئاستی بازاری ناخۆ پڕ بکە ناچاری لە مانگەکانی کە ماسی زیاتر سرف دەبێت لە بازارەکانی هەرێم پەنابەرین بۆ هاوردەکردن لە وڵاتی ئێران و لە تورکیاوە بەپێی ئامارێکی بەڕێوەبرایەتی سامانی ماسی لە وەزارەتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان تەنها 256 حەوز مۆڵەتیان هەیە کە ساڵانە زیاتر لە 2000 تەن ماسی بەرهەم دێنن بەڵام ڕێژەی حەوزە بێمۆڵەتەکان دەیان جار لەو ڕێژەیە زیاترە زۆر جۆری ماسی بەخێو دەکرێن بەڵام گرنگترینیان جۆری کارب و قزلالەیە خالید محەممەد NRT شارۆچکەی تەقتەق